وەزعمان چەندی بری خراپە ئەموو ساری لافاو دێتە مارمان. والله ئەشیاکەم مافورەکانمان بوو ئەشیای نامارێ بوو ئەرزاق شتەکانمان بوو زۆر شتمان معنەی لەگە ئەوێ هیچ کەلچی نما معاشە کەلچی نما عەممان فڕەدا ئەموو زەما شارەوانی بردیان هیچمان نما بەخۆشم نعکاوی لە شارەوانی ما معاشەکەم 400,000 دوو نەخۆشمەیەک سەرەتای تێشنە ئەوە ڕەبۆیتی نەخۆش باقلەتی. باش تۆ چەند خاوەنی چەند مناڵی؟ بەخۆ خاوەنی 3 مناڵم. چەندیان نەخۆش لەو؟ دوو منداڵم نەخۆشە. نەخۆشی چیان؟ یەک ئەوەیەک سەرەتایەتی نەخۆش ڕەبۆیتی پاقلەتی. بەڵێ باشە کە ئاوچۆ ماڵی ئێوە چی ئێوەی ئاگدار کردو چۆن بوو مەسەلەن خۆتان ڕزگار کرد لە لافاو؟ والله جیرانەکان ئاگداریان کردنەوە هەنەشم زانانی ئەو داتە بنمان احتمالی هەبخن کابانیش نەمان دەزانی ڕاستی. کەلوپەلەکانتان چی لێ؟ والله کەلوپەلەکان هەموو خەسارەتی هەمووی فڕەماندا ڕاستی هەمووی جەماع شارەوانی بەخۆی فڕەکە. ئێستا تۆ دوو منداڵی نەخۆش تێ وەک خۆت وتت لە هەمان کاتدا کرێچیشی ئەم موچەیە چۆن بەش دەکا؟ بەخوای بەشم ناکە بەس الحەمدولله معنە چۆن ئوموری خۆت جێبەجێ دەکەی؟ بەخوای خێرخوازشتووە یارمەتیم بدەن ڕاستی معنە ئیلادشتووە و برم عەموو دەمێ ژەوانیە ئێستا بەخۆم دوومان کرێرکوانەمان نەدای ڕاستی 280,000 واتە تەنها 120,000 بۆ ئەمێنێ؟ بەڵێ 120,000 نەدەمێنێتەوە دوو نەخۆش ڕاستی مانتۆڕەشم مانتۆڕەکەم ریلیان گرتم مانتۆڕەکەم نەما بە پێیانێ ساعت چ عکاوی دەکەم ڕاستی ماتۆڕەکەت بۆ لێیان گرتی؟ والله مریلیان گوتی ئەمر لە بمانێتە گوتم ئەمر سەر چاوم گوتم دوو مندار نەخۆشم دەنەوە گوتی ناتوانین ئەمرە بە دووادا چونت نەکرد؟ بە دووادا چون کرد کە ئەمریان پێکرام نژ ناتوانین لەسەر ئەمریوان خۆمە بکەم زەختیانێ بکەم ڕاستی. دەوامی تۆ لەکوێ داوامەکەی بە فەرمی؟ ئەم بەخۆم لە عکاوی داوام دەکەم. چۆن هاتو چۆ دەکەی؟ والله بە پێیان ناچێ دەکەم هەموو ڕۆژە بە پێیان دەچم عکاوە دیمەوە. والله تقریبا 2 ساعات نیوە بەخوا شانە بەلا ئەم عوانم نێ شان سەرما بە گەرمان والله سەرما گەرماچ عەم پێ دەکەوی ڕاستی باران بێ عەم پێ دەکەوی هەتا دەگەم من داوامی خۆمیش خۆم عەم قات بەها ئەو لە بەرم دێتە خوارێ. داواکاری تۆ چێ لە خێرخوازان لەوانەی خوا پەیداون؟ داواکارم لە خێرخوازانەی بەیانم بێ مەمنونیان دەبم. چیت بۆ بکەن؟ والله برم چی لێ بکەن؟ داوای چ دەکەی خانی دەوێت؟ والله چیانە دەست بێ لە مام کە مەمنونیانن لە خانی برێ مەقسەدەکە شوانە کە مەمنونیان دەبی. باشە زۆر سوپاس دەکەم. دسمە لای دایەش کاداچ کاک دڵزار سڵاو لێ بێ دایجا. ئێوەش لەگەڵ کاک دڵزارە ژین بێکەوە چەند ساڵە بێت ئێوە لێرەنا وەزع گوزەرانی ئێوە چۆنە؟ والله من 3 ساڵە لێرەینە وەزعمان چەندی بری خراپە ئەموو ساری لافاو دێتە مارمان بەخوای ژیانمان نییە بێزارین یعنی زۆر بێزارین کرێچیشین 280,000 دێنەکری خانی مانگانە ئێوە کوڕەکەشم 400,000 وەردەگری بەخوانی بە چڕ بەشمان دەکاتن ئەرێ بەخوای داوای لە خێرخوازان یارمەتیمان بدەن ئەی خێریان دەگاتێت چەند جاریش پەیوەندیم بە کاکفاخیری کردیا جوابی نەدایمەوە هەنێگە بێتە سەرخەت خێری دەگاتێ یارمەتی زۆر کەسانیدا یارمەتی میشداتنگە خانێک شتێک خێری دەگاتێ لەو یعنی لەو دەدەسەر نەزاتمانە کاک ئیدریس بە تایبەتی ئیدریس سورچی خێری دەگاتێ ینی چاوێ مازەکە مەگە یارمەتێکمان بەخوای ینی پارە 1 کیلۆ برنجیشتم نیە ئەو خوا دەزانانی ڕۆ بە 1000 برنجم کرا خوا دەزانین کە ئەرزاق برێتن کە شتێک لە مارمان نییە ئەس دەکەی باپرسن زۆریش قەردارین بەخوای هەرچەندی برێ پارە قەرداری.